فرمون. بناوی خواه گورا مهربان بیانیتان باش زور بخیر بین. امرو پیویز بو اما کنفرانس روزنامه‌وانی بکن لسر عندك بابت که کاریگری راسته خوان لسر باردوخی هرمی کردستان ده هیا و دموی عندك بابت ارزیه و خوشویست و خلقی خوشویستی هرمی کردستان و عراقیش بکن. من لو دست پیدا کم که لروجی دی هفتی 2019 او روجی که سویندی یاسایم خورد که برگری لهمو مافه دستوریکانی خلقی هرمی کردستان بکن. به همان شیوه همو برپرسانی تریش لسروکایتی هرم لپرلمان لانجمنی وزیران وزیر بارزکان اندامانی پرلمان همویان سوینده یاساییان خواردو. ایستا شما دبینین که چندین مافی دستوری خلقی کردستان و هرمی کردستان پیشل کراونو پیشل دکرین. لبره و ارکی کی دستوری امیا ارکی کی یاسایی امیا او امانتی که کوتوت سرشانی اما پیوسته برگری لبکین و برگری لمافکانی خلق خومان. من دستوری عراق به هر زمانی عربی و کردی و انگلیزی ملله و زور بچری همو برگکانی مخوین دو توجاری کتر. هلا سرما جاره اما با دریجای همو سالا هسمان کردوه که چندین برگی دستوره یان جبجه نکراون یا خود پیشل کراون. من واوی بیرتان بین موا لماده من ناش منو وردکاری ماده کان بلام هر بو بیرهنانوا ماده 44 و 65 دستور باسی دامزراندنی انجمنی فدرالی دک. بلام تا استا انجمنه پیک نهاد. کما یکک لو خالا گرنگ دستوریانه بو پاراستنی مافکانی هرمکانو او پارزگانی که وکو هرم یعنی پیک نهاد. دانه مزراندنی انجمنه کاریگری هبوا لسر زوربی او کشانی که کوتونه تا نیوان هرم یان پارزگاکان لگل حکومت فدرال. وی پیوسته وی رز دستور بگیره او ماده دستوریانه که هاتون همویان وقویان جبه بکرین و او نبی اگر لبرجواندی لانک دابه ماده ای که دستوری جبه بکره اگر لان قلم دستالات فدرالیه و پیوابه لبرجواندی واندانیا نادیده بگرن. اروها لا چوکه بابتی مسئله نوتو غاز که بمدوها برگاری او محکمه که بنای محکمه فدرالی کم برگاری که در کردوا و تا بابت دموی لسرمتوز زیادتر باسی. مادکانی 110 111 112 و 115 هر یک بشوی باسی او بابت در. لماده 110 باسی همو او دستالاتانی که دستالاتی فدرالین باز دکا و هرچی لو ماده دا نهاد بید که واتا دستالاتی هرمکان یا خود پارزگاه کن. ماده 111 دیسان باسی او دکا که نوتو غازی عراقی همو خلقی عراقا به همو هرمو پارزگاه کانی شد. بلان به هیچ شوه یک باسی او ناکا که نفت و غاز ملکی حکومتی فدرالی. اما بابتی که دستوریه. لماده 112 و 115 دیسان باسی او دکا که لماده 112 باسی او دکا که چون اداره ملفی نوتو غاز یا دوسیه نوتو غاز بکری. کنکان چونن آنه ایستا ولا دهاتوش چون پیویسته معامله لگل بکری. لماده 115 باسی او دکره که هرچی دستالاتی فدرالی نیه
ئەبێتە دەسەڵاتی هەرێمەکان و پارێزگار. جگە لەمانە مادەی 122 دەستوری هەیە کە باسی قەرەبۆکردنەوەی ئەو خەڵکە تاوان لێکراوە دەکا کە لە ڕژێمی پێشوو دەرحەق بە خەڵکی عێراق کراوە. بگومان خەڵکی کوردستان زیاتر لە هەموو لایەنێک زیانی بەرکەوتووە، لە کیمیاباران، لە ئەنفال، لە وێرانکردن و خاپوورکردنی گوند و لادێ و شار و شارۆچکەکان کە تاکو ئێستاش وەکو مادەیەکی دەستوری نەچووەتە واری جێبەجێکردن و قەرەبووی ئەنفالەکان و بنەماڵەی سەربەرزی شەهیدانی ئێمە نەکراون و ئەو زیان لێکەوتوانەی کە بەهۆی ئەو جینۆسایدەی دەرحەق بە خەڵکی کوردستان کرا بە هیچ شێوەیە قەرەبوو نەکراونەتەوە، کە ئەمەش پێشێلکردنی مادەیەکی دەستوریە دەرحەق بە خەڵکی کوردستان. لە مادەیەکی تر کە هاتووە مادەی 92 دەستوری باسی دروستکردنی محکەمەی دەستوری دەکات. من لێرە دێم تۆزێ بە فراوانتر باسیەوە بابەتە دەکەم. ئەو محکەمەی دەستوریە کە ئێستا هەیە ئەمە لە زمانی یاسای حکومەتی انتقالی پێکەنرا پێش نووسینەوەی دەست. دوای ئەوە ئێمە دەستورمان نووسی و زۆرینەی خەڵکی عێراق بە خەڵکی کوردستانیشەوە دەنگی بۆدا، بەڵام هۆکارێکی سەرەکی ئەوەی کە خەڵکی کوردستان پەسەندیان دەستورەی کرد ئەو مافانەن کە لەم دەستورە دەهات. معنایەوە نییە ئێمە دەستورێکمان پەسەند کرد بێ و ئامادە بین پێشێلی ئەو مافانە بکرێت کە لەم دەستورە دەهات. بۆیە ئەو محکەمە دوای ئەوە لەگەڵ ڕێزم، بەڵام دوای دروستکردنی ینی دەنگدان لەسەر دەستور دەبوایە بە پێی مادەی 92 دەستوری ئەو محکەمە فدرالیە دروست بکرێتەوە کە ئەمە نەکراوە. کە لە مادەی 92 من نامەوێ بچمەنەوە تەفاسیلی، بەڵام ئەگەر بتانەوێ من هەر تەنیا وەکو مختصەرێکیش بێ بۆتان تەنیا مادەکە دەخوێنەوە بۆ ئەوەی بزانن کە دروستکردنی محکەمەی دەستوری پێویستە بە شێوەیەک. ئەمە مادەی 92 دەستور دەڵێ دادگای فدرالی باڵا تایبەتە بەم بوارەنەوە. ببورن مادەی 92 دەڵێ دادگای فدرالی باڵا دەستەیەکی دادوەری سربەخۆیە لە ڕووی دارایی و بەڕێوەبردنەوە. دووهەم دادگای فدرالی باڵا لە ژمارەیەک دادوەر و پسپۆری بواری فقهی ئیسلامی و یاساناس پێک دێت. دیاریکردنی ژمارە و شێوازی هەڵبژاردن و کاری دادگاکە بە یاسا ڕێک دەخرێت و بە زۆرینەی دوو لەسەر سێی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران. بەڕێزان، نە ئەم یاسایە پێکاتوە کە دەبووە دوو لەسەر سێی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگی لەسەر بدەن و نە بە پێی ئەم یاسایە بە پێی ئەم دەستورە ڕەفتاریش کراوە. ئەم دادگایە ئەو کاتە دەتوانێت بڕیار لەسەر مادە دەستوریەکان بدات کە خۆی بە شێوەیەکی دەستوری پێکات بێت. بۆ ئێمە داوا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەین کە لە خولی داهاتوو هەوڵی دروستکردنی محکەمەی ئیتیحادی دادگای فدرالی بە پێی ڕێکارەکانی دەستور بیا و هەوڵە بدەن و ئەوەی بتوانێت بە شێوەیەکی بێلایەن بڕیار لەسەر ئەو کێشانە داد کە لە دەستور داهاتوون و لەوانە ببن بە کێشەی بینی هەرێمەکان و حکوومەتی فدرالی. لە هیچ بڕگەیەکی دەستوریدا نەهاتووە کە بڵێ دادگای فدرالی کە لە کاتی ئەو یاسای حکوومەتی انتقالی داهاتوو دەتوانێت بڕیار لەسەر دەستور بدات. گرێمان دەستورەکە بەو شێوەیەش بێت، یعنی ئەم محکەمەیە بە شێوەیەکی دەستوریش ڕێک بخرێت.
هیچ محکەمەیەک هیچ دادگایەک بۆی نییە مادەیەکی دەستوری بنووسێتەوە. ڕێکاری گۆڕانکاری لە مادەکانی دەستوردا لە دەستور خۆیدا دیاری کراون کە بە چ شێوەیەکە، کەواتە هیچ دادگایەک شەرعیەتی ئەوەی نییە کە مادە دەستوریەکان بگۆڕێت. ئەم بڕیارەی کە ئەم دادگایە ئەم جارە داویەتی دژی هەموو بنچینەکانی مادە دەستوریەکانە و ئەو مادانێک کە باسم کرد 111 و 112 و اینجا لە 110 11 12 و 15 کە باسم کرد لێرەدا دیاری کراوە و هیچ دادگایەک ناتوانێت بێت ئەم مادانە گۆڕانکاری تێدا. بەڵام هاتووە بڕیارێکی دژی یاسای نەوتوغازی هەرێم داوە کە پێچەوانەی دەستورە، گۆڕانکاریە لەو مادە دەستوریانەی کە ئەو مافەی بە خەڵکی کوردستان داوە چۆن ئیدارەی ئەو دۆسیە بکە. لەبەرەوە ئێمە باسمان کردووە کە ئەم بڕیارە لە کاتێکی زۆر هەستیاردا دراوە و لەوانەیە هۆکاری سیاسی لە پشت بوو بێت، هەم لە دەستنیشانکردنی کاتەکە هەم لە چۆنیەتی دەرچواندنی بڕیارەکە. بڕیارێکی سیاسیە و بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی خەڵکی عێراقدا نیە. ئێمە داوامان کرد لە حکوومەتی فدرالی کە کاتمان پێ بدەن بۆ ئەوەی گفتوگۆ بکەین تاکو بگەینە ئەنجامێک لەسەر بنەماکانی دەستور بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانەی کە ئێستا هەن. بەڵام بەداخەوە ئەم دەرفەتەیان پێ نەدەین و بڕیارێکی تاکلایەنە درا و بڕیارەکە بێلایەنیش نەبووە. بڕیارەکە بە هیچ شێوەیەک ناگونجێت لەگەڵ ڕوح و ئەو بنەما دەستوریانەی کە هاتوون. ئیستنادیان لەسەر یاسایەک کردووە کە یاسای 1976 لە زمانی ڕژێمی پێشووتر پێش گۆڕانکاریانەی کە لە عێراقدا هاتوون و پێش دەستور و پێش ڕۆخانی ڕژێمی بەعس. ئەم یاسایە یاسایەک بووە کە بۆ حکوومەتێکی مەرکەزی نووسراوە، نەک بۆ حکوومەتێکی فدرالی. بۆ هەرچی یاسایەکە ڕەت کراوەتەوە تەنیا دوو یاسا نەبێ، یەکێک ئەو یاسای کە پەیوەستە بە ئەو بابەتی تعریب و ناوچەدا بڕێنراوەکان و یاسای نەوتوغازیش کە هەردووکی لە بەرژەوەندی حکوومەتێکی مەرکەزیە و بە هیچ شێوەیەک ڕنگدانەوەی حکوومەتێکی فدرالی تێدا نییە. ئیستیناد لەسەر ئەو یاسایە دەگەڕێتەوە پێش نووسینەوەی دەستور. ئێمە دەستورمان هەیە، دەبوایە هەرچی بڕیارێک بدرێ ئیستیناد لەسەر مادەیەکی دەستوری بکرێ و قبول نەکردنی ئەم بڕیارە ئێمە ئیستیناد لەسەر دەستور دەکەین. ئێمە یاسامان هەیە، ئێمە دەستورمان هەیە و بەپێی ئەم دەستورە ئێمە هەڵوێستمان وەرگرتووە. دوای ئەوە من دەمەوێت خاڵێکی تریشتان بۆ باس بکەم کە لە ساڵی 2007 هەوڵێکی زۆر درا بۆ دەرکردنی یاسای نەوتوغازی حکوومەتی فدرالی. تقریبان یاساکە هەمووشی ئامادە کرا بۆ ڕەشنووسەکەی ئامادە کرا بۆ بۆی دەنگی لەسەر بدرێ، بەڵام دیسان دەسەڵاتی ئەو کاتەی حکوومەتی فدرالی قبوڵی نەکرد ئەم یاسا دەربچێ و پێیان وا بوو کە ئێمە دەتوانین بەردەوام بین و بە هیچ شێوەیەک پێویست ناکە ئەو مافە دەستوریەی بۆ هەرێمەکان یان بۆ پارێزگاکان لە دەستور داهاتووە ئێمە بچینە ژێرباری ئەوە قبوڵیان نەکرد. ئەگینە ئێمە لەو کاتە و ئێستاش داکۆکی دەکەین لەسەر ئەوەی کە پێویستە یاسای نەوتوغاز لە حکوومەتی فدرالی دەربچێت و هەمومان بەپێی ئەو التزاماتەی کە دەستور دەیخاتە سەرشانی ئێمە ڕەفتار و مامەڵە بکەین و ئامادەشین. بەڵام بە هیچ شێوەیە حکوومەتی فدرالی ئەمەی نەکردووە، خەتەی ئێمە نییە. دوای ئەمەی کە ئەمە نەکراوە چەندین گفتوگۆ کراوە و
ڕێکەوتنیش کراوە لە بینی حکوومەتی ئەو سەردەمەی بەغدا و هەولێر کە ئەگەر لە کاتی خۆیدا یاسای نەوت و غاز دەرنەچێت هەر لایەنێک دەتوانێت بەردەوام بێت و ئەو یاسانەی کە بەرکارن کاریان پێ بکە. لە هەرێمی کوردستان ئێمە یاسایەکمان لە پەرلەمانی کوردستان دەرکرد، لەو کاتە پەرلەمان ئەو یاسایی کە دەرکرد بوو بە بنەما بۆ ئەوەی کە هەرچی دۆسیەی نەوت و غازە بە پێی ئەم یاسایە ڕەفتار لەگەڵ بکرێ و لەبەر ئەوە یاسایی بوونی هەموو مامەڵەی نەوت و غاز لە هەرێمی کوردستان بە پێی ئەم یاسایە و کە بە پێی ئیتیفاقیش کراوە. لەبەرەوە ناکرێ ئێستا لەبەر هۆکارێکی سیاسی هەموو ئەو شتانە نادیدە بیگیرێ و ئیسtinاد لەسەر یاسای ساڵی 1976 بکرێ و بڵێ ئەوەی لە هەرێم کراوە هەمووی نایاساییە. بە چ پێوەرێک؟ تەنیا لەبەر ئەوەی کە محکەمەیەکەم بڕیارەی داوە کە ئەم محکەمەیەش کە ئەم دادگایە بە پێی ڕێکارەکانی دەستوری پێک نەهاتووە، کەواتە خۆی دادگایەکی نادەستوریە. چۆن بڕیار لەسەر شتێکی دەستوری دەدا و زیاتر لەمەش نووسینەوەی دەستوریش بگۆڕێ، ینی مادەی دەستوری بگۆڕێ. اینجا دوای ئەوەمە چەندین گفتوگۆمان کرد و نیەتی هەرێمی کوردستانمان زۆر بە پاکی، بە ڕوونی، بە ئاشکرایی بە حکوومەتی فدرالی عێراق گەیاند کە ئێمە ئامادەین گفتوگۆ بکەین بۆ گەیشتن بە ڕێگەچارەی سەرەیەکی دەستوری بۆ ئەم دۆسیە. چەندین شاند لە هەرێمی کوردستانەوە چوون بۆ بەغدا، هەندێک جار ئەوانمان میوانداری دەکرد هاتنە هەرێمی کوردستان و هەرچی ژمارە و ڕەقەم و ئەو داتایی پێویستە خراونەتە ڕوو کە ئیلتیزاماتی هەرێم چییە، حەقی هەرێم چییە، واجباتی هەرێم چییە و هی حکوومەتی فیدرالیش چییە. بەراوردی هەموو ئەم داتایانە کراوەتەوە لە قەرزەکانی کە کەوتونەتە سەر هەرێم بەهۆی ئەو ڕەفتارە ناعادلانە نادادپەروەرانەیە کە حکوومەتی فدرالی بەرامبەر بە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانی کرد. ئێمە ئامادە بووین بین لەسەر هەموو ئەو خاڵانە ڕێبکەوین. لە ئەنجامدا یاسای بودجەی 2021 دەرچوو. بە پێی ئەو یاسایە دەبوایە حکوومەتی عێراق استحقاقاتی خەڵکی هەرێمی کوردستان بنێرێت. دوای مەقاسەکردنی داهاتەکانی هەرێم لەگەڵ هی فدرالی و بزانن چەندی بەکام لادە دەکەوێت ئەوەی دەمێنێتەوە و هەرێمی کوردستانی بنێر. ئێمە لەسەر ئەمەش چەندین بەڵگە و داتامان خستۆتە ڕوو. چاودێری دارایی فدرالی هاتووتە هەرێم، ئێمە چاودێری دارایی ئێمە چووتە بەغدا، چەندین گفتوگۆیان کردووە کە بە چ شێوەیەک داهاتی هەرێم چەندە، داهاتی حکوومەتی فدرالی چەندە، ئیلتیزاماتی هەرێم چەندە بەرامبەر بە حکوومەتی فدرالی و ئیلتیزاماتی حکوومەتی فدرالیش بەرامبەر بە هەرێم چەندە. هەموو ئەو شتانەمان بەراورد کردووە لەگەڵ یەکتر. دوای ئەوە خۆیان بڕیاریاندا بە پێی یاسا کە استحقاقاتی هەرێمی کوردستان مانگانە بۆمان بنێر، بە پێی ئەم یاسایی کە هی بودجەی ساڵی 2021 خۆیان ئەترافی ئەوەیان کردووە، داوایان لە هەرێم کردووە کە کەمتر نەبێت لە 460,000 بەرمیل نەوت پێویستە لە هەرێم دەربێت و دوای ئەوەش کە نەفتەکە دەفرۆشن یەکەم جار باسی ئەوان دەکرد 250,000 بەرمیل بدرێتەوە بە حکوومەتی فدرالی، بەڵام هەر خۆیان دیسان وتیان ئێمە ئەومان ناوێ دەمانەوێ ئەقیامی 250,000 بەرمیلەکەمان بۆ بنێر. ئێمەش ئامادە بووین و ئیلتیزامیشمان کردووە. لەوانەیە هەندێک پرسیار هاتووتە پێش و نازانم بۆچی ڕوون نییە، چونکە چەندین جار ئەم بابەتەمان شی کردوتەوە و ڕوونکردنەوەی پێویستیش دراوە، بەڵام بابەتی دانەوەی ئەقیامی 250,000 بەرمیلە بەم شێوەیە بووە بۆ ئەوەی هەموو هاوڵاتیانیش بزانن کە هەرچی داهاتی هەرێمە بە پێی ئەو سعرەی کە سۆمۆ دایناوە 250,000 بەرمیل لە چ کاتێکدا سعرەکەی چەندە، ئەمە لێمان ببڕ
داهاتەکانی تر کە ئیلتیزاماتی هەرێمەی غەیری نەوتی بەرامبەر بە حکوومەتی فدرالی هەرچی ئەوەیە لێمان ببڕن باقیەکەمان بۆ بنێرن باقیەکە نەتیجە ئەوان هاتن کە هەرچەندە کەمترە لە حەقی خەڵکی ئێمەش بەڵام لەسەر ئەوە ڕێککەوتین کە مانگانە 200 میلیارد دینار کە دەکاتە حدودی 137 میلیۆن دلار بۆمان بنێرن مانگانە بەڵام بەڕێزە لە 26 مانگی ڕابردوو من حەزەکەم بزانن تەنیا 12 مانگیان بۆ ئێمە ناردووە 14 مانگ ئەم حەقەیە کە حەقی خەڵکی کوردستانە بەغدە ناردووە و ئەمە هەمووی داتایە و هەمووی حەقیقەتە و ئەمە نە تەحلیلە و نە ڕای شەخسیە ئەمە واقعەیەکە کە هەیە لە ساڵی 2022 ئێمە ئەوە چوینەتە مانگی سێ یەک مانگیش حکوومەتی فدرالی استحقاقاتی خەڵکی هەرێمی کوردستانی نەناردووە هیچ پارەیان بۆ ئێمە نەناردووە اینجا دێن دەڵێن بە حساب هەرێمی کوردستان ئیلتیزامی نەکردووە لەکوێ ئێمە ئیلتیزاممان نەکردووە هەرچی داهاتی ئێمەیە دیارە لای ئێوەیە و ئەمەتان بڕیوە باقیەکەی بە پێی میزانیە چەندە دەبووە تەنیاوەمە ببنێرن کە خۆتان گوتوتانە ئێمە بەس 200 میلیاردتان بۆ دەنێری ئێمە ڕازیش بووین هەرچەندە کەمترە لە حەقی خۆمان بۆ نێیان کردووە ئێمە سوالکردین هەموو مانگێک بچین لە دەرگای بەغدا بدەین ئەگەر خەڵکی ئەم وڵاتەین مافێکی دەستوریمان هەیە مافێکی یاساییمان هەیە و حکوومەتی فدرالی پێویستە مافی ئەو خەڵکێ بداتەوە سەرەڕای ئەوەی کە پێشێلی مافەکانی ئێمە کراوە سەرەڕای ئەوەی کە مافەکانی خەڵکی ئێمە نەدراوە دێن هەندێک جار هەواڵی ناڕاست لە شەقامەکانی عەرەبی عێراقی بڵاو دەکەنەوە بە حساب هەرێمی کوردستان مافی خەڵکی تر دەخوا بەڕێزان ئەم هەڕاست نییە من جارێکی تریش دەڵێمەوە هەرێمی کوردستان تەنیا سوودمەند بووە لەو کاتەی کە پارەمان بواتوە لە 5% داهاتی گشتی عێراق 5% 95% داهاتی تر لە لای حکوومەتی فدرالی بووە چیان لێ کردووە کوا خەستەخانەکان کوا قوتابخانەکان کوا شەقامەکان کوا پرۆژەکان کوا ئەو خەدەماتەی کە خەڵکی عێراق مستحقە پێیان بگات و تا ئێستا پێیان نەگەیشتووە بۆ خەڵکی کوردستان تاوانبار بکرێن بەوەی کە ئیدارەیەکی سەرکەوتوتری هەبووە و بەو نسبەتە کەمەی کە لە بەردەستی بووە توانیوێتی شتێک لێرە دروست بکە من ناڵێم ئێمە نوقسانیمان نییە کەم و کورتیمان نییە بەڵام لەم کابینەیە هەموو هەوڵێکمان داوە بەوەی چاکسازی بکەین و چاکسازیشمان کردووە لە هەموو سێکتەرەکان چاکسازیمان کردووە خراونەتە ڕوش بەڵام بەداخەوە وەکو پێویست یان حکوومەتی هەرێم نەیتوانیوە پەیامەکەی خۆی بگەینێت لەو خاڵانەی کە چاکسازی تێدا کردووە یانیش زۆر کەس لەوانەیە بە مەرامی سیاسی ویستویان بێ تەنیا بابەتە سلبیەکان ئیبراز بکەن بیخەنە ڕوو و هەرچی شتی چاکەیە لێرە بیشارنەوە من نمونەکتان بۆ باس بکەم پرسیار دەکرێت لەسەر ئەوەی کە داهاتی نەوتی ئێمە چۆنە و چۆن ئێمە مامەڵەمان لەگەڵ کردو بەڕێزان نەوت لە بازاری نێودەوڵەتی نرخەکەی گۆڕانکاری بەسەردادێ کەم دەبێ زیاد دەبێ بەڵام ئەوەی من دەمێ بیخەمە ڕوو بە شێوەیەکی ڕێژەیی بۆ ئەوەی دیار بێ نسبەکەی ینی سعرەکەی نرخەکەی هەرچەند زیاد و کەم بێ ڕێژەکەی بەم شێوەیە دەبێت زۆر جار دەگوترێ مەسەلەن 410,000 بەرمیل نەوت دەفرۆشرێ و سعری نەوت ئەمڕۆ بووە بەوەندە ئەی ئەم داهاتە لەکوێیە هەندێک جار حتا برادەرانی ئەندامانی پەرلەمان و سیاسیەکان ئەوانەش دێنە قسانەدە ئێمە ڕوونکردنەوەمان داوە بەڵام جارێکی تریشمە باسی دەکەمەوە ئەو نەوتەی کە دەفرۆشرێ چەند بابەتێک لە خۆی دەگرێ ئەو کۆمپانیانەی کە کۆنتراکتیان لەگەڵ هەرێمی کوردستان هەبووە بۆ دەرهێنانی نەوت کولفەیان هەیە کولفەی دەرهێنانیان هەیە ئەو پارەیە حکوومەتی هەرێم ئەیانداتەوە کەواتە پارەی فرۆشتنی نەوت کە دێتەوە تەنیا ئەو پارەیان نییە کە دەچێتە موچە بەشێکی زۆری بە پێی کۆنتراکتەکان ئەبێ بۆ کۆمپانیان ئەو کۆمپانیان بگەڕێتەوە کە
نەفتەکە دەردێنە ئەمەش پارەی هەرێمە ئەیان داتێ بۆ ئەوەی ئەو خزمەتە پێشکەش بکەن بۆ ئەوەی نەفتەکە دەربێنن و پرۆسەکە بەردەوام بێت بەشێکی بۆ گواستنەوەیە بەشێکیشی دێتەوە بۆ وەزارەتی دارایی و هەر هەمووی تەرخان دەکرێت بۆ موچە من وەکو ڕێژە بۆتان باس بکەم بەشێکیشی وەکو بۆ قەرز یعنی بۆ دابینکردنی بەشێک لەو قەرزانە تەرخان دەکرێت ئەگەر 100% ئەو پارەیە حساب بکەین 7% ئەو پارەیە بۆ دانەوەی قەرزەکان دەڕوە 43% ئەو پارەیە حکوومەتی هەرێم ئەیداتەوە بەو کۆمپانیانەی کە نەفتەکە دەردێنن ئەمە کۆنتراکتی نێودەوڵەتین هیچ کۆنتراکتێکیش لەم کابینەدا نەکراوە ئەمە هەمووی پێشووتر کراوە هەمووی پێشووتر کراوە بەڵام 43% بە پێی کۆنتراکتەکە حکوومەت ملزەمە کە ئەم پارەیە بداتەوە بە کۆمپانیا ناوچەکە 9% ئەو پارەیە دەگەڕێتەوە بۆ حەقی گواستنەوە و من ئەمەشتان پێ بڵێم پێشتر پێش ئەم کابینەیە بینی 25 تا 28% ئەم پارەیە دەهاتەوە بۆ موچە لەم کابینەیە دوای ئەو گۆڕانکاریانەیە کە کردومانە دوای ئەو چاکسازیانەیە کە کردومانە ئێستا 41% پارەی نەوت تەنیا بۆ موچە تەرخان دەکرێت یعنی لە کۆی گشتی ئەو پارەیە کە نەفتەکەمان بە حساب داهاتی هەیە 41% تەنیا بۆ موچە تەرخان دەکرێت بەڵام معنایەوە نییە پارەکەی تر بە فێڕۆ دەڕوە ئەوەی تریش هەر بۆ خەدەماتەکان دەگەڕێنەوە بەڵام بۆ ئەو کۆمپانیانەی کە نەفتەکە دەردێن چونکە حەقی کولفەیان هەیە جگەلەوە خۆشتان دەزانن کاتی خۆی نەفتی هەرێم کەمتر لە سعری سۆمۆ دەفرۆشرا بە ڕێژەیەکی زیاتر ئێمە دیسان هەر لەم کابینەیە گفتوگۆی زۆرمان کرد لەگەڵ ئەو کۆمپانیایی کە کڕیاری نەفتە و وامان کرد ڕێژەی ئەو جیاوازیەی کە بینی نەوتی هەرێم و برند یان هیچ سۆمایە کەمیکەینەوە کەواتە بە معەدەل ئێمە لە هەر بەرمیلێک نەوت توانیمان بە پێی ڕێژەی زیادبوون و کەمبوونی نەوتەکە دەوروبەری $4 بۆ خەزینەی حکوومەتی هەرێم بگەڕین لە هەر بەرمیل ئەمە هەمووی چاکسازین کە کراون لەم کابین بەرامبەر بەو داهاتەی کە لە نەوت دێتەوە بەردەستی ئێمە بەڵام بەڕێزان من باسی خاڵێکی تر بکەم پرسیار لەوە دەکرێت باشم کە نرخی نەوت ئەوەندە زیاد بووە ئەی بۆ موچە کێشەی تێدەکەوێت خەرجیەکانی حکوومەت تەنیا بۆ موچە زیاترە لە $600 ملیۆن تەنیا بۆ موچە بەڵام خەرجی تریشی هەیە دروستکردنی پرۆژەیە التیزاماتە قەرزەکانن ئەوانە هەمووی دەکەوێتە سەرشانی حکوومەت لە داهاتی نەوت کە دێتەوە من باسم کرد 41% دێتەوە یعنی ئەگەر بڵێ مەسەلەن بۆ ئەم مانگە پێشبینیەوە دەکرێت 900 ملیۆن دۆلارێک 990 ملیۆن دۆلارێکەوە بێتەوە 41% بۆ موچە دێتەوە بڵێ 400 ملیۆن دۆلارە 405 ملیۆن دۆلار شتێکی وا دێتەوە باقیەکەی تر لەکوێتە ئەمێ باقیەکەی تر ئەوە بوو کە داهاتی غەیری نەوتیمان هەبوو لە ڕسومات بوو لە باج بوو لە خاڵە سنووریەکان بوو کە داهاتنەوە ئێمە لەوەش چاکسازیمان کرد و داهاتی نانەوتی ناوخۆیشمان زیاد کرد بەڵام دوای ئەوە کە کۆڕۆنا هات تۆزێک کێشەی تێکەوت ئێمە جارێکی تر غەریب و ئابووریمان بەرە و کەرڤێکی بەرز بڕواتەوە بەداخەوە لە هەندێک خاڵە سنووریەکان بە ئیلتیزامی کرا ئەم داهاتی خاڵە سنووریانە بۆ خەزینەی حکوومەت نەگەڕایەوە کەواتە ناکرێ ئێمە تەسەووری ئەوەمان هەبێ کە نرخی نەوت زیادی کرد و ئەبوایە ئەوەی تریش وەکو خۆی بمێنێتەوە بۆ ئەوەی داهاتی هەرێم زیاد بکە بەڵام لەلایەک زیاد بکە لەلایەک کەمکە ئێمە دیسان دووچاری هەمان گرفت و کێشە دەبینەوە لەلایەکی ترەوە حکوومەتی عێراق حکوومەتی فدرالی کە دەبوایە 200 ملیارەکەمان بۆ بنێرێ کە نەینارد ئەمە هەمووی تەسیر دەکا کاریگەری هەیە لەسەر کۆی گشتی داهاتی هەرێم
کەواتە ناکرێت تەنیا داهاتی نەوت بەشی ئەوە ناکە ئێمە هەموو ئیلتیزاماتی حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستان بەو پارەیەدا بێ بکەین ئەبێ داهاتی ناوخۆیش وەک خۆی بمێنێتەوە و هەموو لایەک ئیلتیزامی ئەوە بکەن کە داهاتەکە بگەڕێنەوە خەزینەی هەرێم داوای شۆڕکردنەوەی دەستهەڵات کرا من موافقم کرد بەڵام شۆڕکردنەوەی دەستهەڵات بەو مانایە دێ کە ئەبێ بەرپرسیارەتیش تحمل بکرێ و گەڕانەوەی داهاتەکان بۆ خەزینەی حکوومەت بەردەوام بێ بەو شێوەی کە پێشتر هەبووە و بە زیادکردنی جوڵای بازرگانی ئەو داهاتە زیاتریش بکرێ بەداخەوە لەلایەکەوە نرخی ناو زیاد دەکرێت بەڵام لەلایەکەوە داهاتەکانی ناوخۆیی بەرەوکزی دەچن و ئەو ئیلتیزامێکە پێویستە دەستهەڵاتدارەکان لە هەندێک پارێزگاکان بیکەن وەکو پێویست ئەو بەرپرسیارەتیان هەڵ نەگرتووە. اینجا من دەمویستم خاڵانەتەم بۆ باس بکەم لەسەر دیسان هەر بڕیاری دادگای فدرالی من دیسان دەڵێمەوە ئێمە ئامادەین گفتوگۆ لەگەڵ حکوومەتی بەغدا بکەین بۆ گەیشتن بە چارەسەرێکی دەستوری بنەڕەتی و کۆتایی بەم کێشانە بێنین دەستور حەکەم بێ دەستور ماف و ئەرکەکانی ئێمە دیاری بکە بە هەردوو لاشەوە و ئێمە التیزامی تەواو بە ئەو مافە دەستوریانە و واجبە دەستوریانەی خۆشمان دەکەین تا ئەو کاتە بە پێی دەستور بە پێی یاسای پەرلەمانی کوردستان کە ئێمە پابەندین پێی ئێمە بەردەوام دەبین لەسەر ئەرکەکی خۆمان. من لێشتان ناشارمەوە من گفتوگۆم هەبووە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراق لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیران و دەوام لێ کردووە گوتومە باشە ئەم بڕیارەکە دەرچوو ئەگەر ئەم داهاتە ناوتیە نەبێت وارێمی کوردستان یا حکوومەتی عێراقی ئامادەیە التیزاماتی مالی خۆی بەرەمبەر بە هەرێم جێبەجێ بکە گوتیان نە ئێمە پارەمان نییە ناتوانین ئەو بڕە پارەتان بۆ دابین باشە دەتوانن ئەو بڕە نەوتە هەناردەی دەرەوەی بکەن گوتیان نە ئێمە توانای تەکنیکیمان نییە بتوانین ئەوەش بکەین ئێکەواتە ئەم بڕیارە کەی لە بەرژەوەندی خەڵکی عێراقدایە ئەگەر خەڵکی کوردستانیش بە خەڵکی عێراقی ناسراون بۆ ئەم غەدرە دەرحەق بە خەڵکی کوردستان بکرێت تۆ خۆت نەتوانی هیچ التزامێکی دارایی بەرامبەر بە خەڵکی کوردستان جێبەجێ بکەیت وەکو حکوومەتی فدرالی و ڕێگەشمان لێ بگرن ئەم داهاتەشمان لێ بسەنەوە ئەی ئەم وڵاتە چۆن بەڕێوە بچێت باز دەکەن بە حساب 64 یان زیاتر ملیارد دۆلار یەدەک ئێستا لە عێراقدا هەیە من ئەمێ بپرسم ئەم یەدەکە لەکوێ هاتووە ئایا بەشێکی لەو بڕەپارەیە نییە کەی هەرێمە و بۆ ئێمە نەنێردراوە بە ناوی یەدەک خەزیان کردووە و بۆ ئێمەیان نەناردووە ئەی ئەو هەموو ساڵە ئەو هەموو پارەیە کە بۆ هەرێم نەنێردراوە پارێکی لاتووە و ئەمە هەمووی التزامی حکوومەتی فدرالیە ناکرێت یەک لایەنە باسیەوە بکرێن کە حکوومەتی هەرێم التزاماتی لەسەرە بەڵام حکوومەتی فدرالی هیچ التزامێکی لەسەر کاتی خۆی ئێمە گفتوگۆی ئەوەشمان لەگەڵ حکوومەتی فدرالی کرد کە ئەگەر دەتانەوێ بێن بە پێی دەستور چارەسەری ئەو مەلەفە بکەن و حکوومەتی عێراق بیاوێ ئەو بەرپرسیارەتی هەڵگرێ ئەبی التزاماتی ئەو بەرپرسیارەتیش لەگەڵ خۆی هەڵبگرێت ئێمە قەرزێکی زۆرمان لەسەرە بەڵام هۆکاری ئەم قەرزە چییە لە ساڵی 2014 تا 2017 من باسم کرد یەک فلس لە بودجەی حکوومەتی فدرالی بۆ هەرێم نهاتووە حکوومەتەکانی پێشووتری هەرێمی کوردستان ئەم بڕەپارەیان قەرز کردووە لەبەر ئەوەی هیچ داهاتێکی تریان نەبووە ئێستا ئەم قەرزەکە کەوتوتە سەر هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی ناتوانێت خۆی بێبەری بکە و بڵێ من هیچ بەرپرسیارەتێکم نییە لەسەر ئەم قەرزانەی کە ئێستا کەوتونەتە سەر ئەگەر دەتەوێت دۆسیەکە مەلەفەکە بەدەست وەربگرێ بێ التزاماتی تریش هەمووی قبوڵ بکەین ناکرێت خۆی لێ بێبەری بکە و لەژێر ئەو بەرپرسیارەتە خۆی دەربکە بەڵام مافی دەستوریشمان هەیە دەستور پێمان دەڵێ هەرێمی کوردستان دەتوانێت چی بکە بە هیچ شێوەیەک ئێمە واز لە یەک مافی دەستوری خۆمان ناهێنین و داوا دەکەین ئەو مافە دەستوریانەی تریش کە پێشێل کراون یان جێبەجێ نەکراون لەم وەرزەی داهاتوو یان خولە داهاتووی پەرلەمان ئەوانە کاری جدیان بۆ بکرێ بۆ جێبەجێکردنیان بەوەوە دروستکردنی مەجلیسی فدرالیە ئەنجومەنی فدرالیە لەگەڵ ئەوانەشە دروستکردنی دادگای فدرالیە بە پێی ڕێکار و مەرجەکانی کە لە دەستور دەهاتووە لە مادەی 92 و قەرەبۆکردنەوەی ئەو زیانەیە کە بە خەڵکی ئێمە کەوتووە لە مادەی 122 دەستور دەهاتووە جێبەجێکردنی مادەی 140
لە ناوچەدا بڕێنراوەکان کە تاکو ئێستا دەبووە تا ساڵی 2007 ئەم مادەیە تەواو بێ بۆچی تا ئێستا جێبەجێ نەکراوە کێ بەرپرسە بۆ ئەو پێشێلیانەی کە لە دەستوردا دەرحەق بە خەڵکی کوردستان کراوە من داوا لە ئێوەی بەڕێز لە میدیاکاران لە خەڵکی کوردستان لە خەڵکی عێراق دەکەم بۆچی پرسیار ناکرێ پێشێلیکردنی ئەم هەموو مادە دەستوریانە لە پەنای چی من لێرەشە دەمەوێ پەیامێک بۆ خۆشکوبرانی خۆم لە هەموو عێراق بنێر کوردستان دۆستی ئێوەیە ئێمە وەکو بەشێک لە عێراقێکی فدرالی مافێکی دەستوری دیاریکراومان هەیە نەمافی کەسمان خواردووە نەداوای ئەوە دەکەین مافی کەس بخۆین و نەقبولیش دەکەین کەس مافی ئێمە بخۆ کوردستان دەرگای بە ڕووی ئێوە دەکراوە بووە لە خۆشی و ناخۆشیدا کوردستان لەگەڵتان بووە بەو بەرپرسانەی ئێستاش لە بەغدا دەستهەڵاتیان لە دەستە ڕۆژێک لە ڕۆژان لە کوردستان بوون و کوردستان باوەشی بۆ دەکردنەوە کە هەموو عێراق بە ڕوویاندا داخرا بوو ئێستا ئینساف نییە وجدان نییە خەڵکی کوردستان تاوانبار بکەن بەوەی کە تەنیا داوای مافی خۆی دەکات ئەو ئیدارەی کە نەیتوانیوە خزمەتەکان لە پارێزگاکانی تری عێراقی دابیم بکە ئێستا بێن فەشەلی ئیداری خەنەمەلی خەڵکی کوردستان بڵێن وڵا خەڵکی کوردستان مافیەوە دەخۆ وان نییە بەڕێزان کوردستان ئێستاش ئامادەیە بە هەموو شێوەیەک لە زاخ و تاک و بەسڕە ئەوەی پێی بکرێت لە خزمەتی هاوڵاتیانی عێراقیدا بێ بیکە بەڵام ئەبێ بە پێی دەستور ئەم شتای بکرێت ئێمە خوشکوبرە یەکترین شانازی دەکەین بەوەی کە تاکو ئێستاش 1 ملیۆن کەس لێ قەوما و یان پەنابەر لە شوێنەکانی تری عێراقی و لە وڵاتانی دەوروبەر ئێستا لە هەرێمە کوردستان و لە کەمپەکاندا هەن بە پێی بەرپرسیارەتی دەبوایە حکوومەتی عێراق هیچ نەبێ ڕوبەڕووی ئەوەش ببێتەوە کە بەرپرسیارەتی بەخێوکردن و گەیاندنی خەدەمات باو خەڵکە بگەینێت کە تاکو ئێستا ئەمەشیان نەکرد بەڵام ئێمە وتومانە ئێمە ئامادەین کوردستان ئامادەیە پێشوازی لە هەر کەسێکی لە قەوما بکە وە کردوشمانە و بە شانازیشەوە و بەردەوامیش دەبێت کوردستان وڵاتێکە شوێنی پێکەوە ژیانی ئاینی و ئەتنیە و هیچ کێشەیەکمان لەگەڵ خوشکوبرە عەرەبەکانمان یان هیچ پێکاتەیەکی تری ئەم وڵاتە نییە بەعەکسەوە و ئێمە داوای پشتیوانی هەموو خوشکوبرە عەرەبەکانیش دەکەین لە بەدیهێنانی مافە دەستوریەکانی خۆیان و هی خەڵکی کوردستان و ئەو تەجروبەیە لە کوردستانیشدا هەیە ئێمە ئامادەین بیگوازینەوە بە هەر شوێنێکی تر کە پێویست بێ کاتێک کە بەسڕا ئاوی نەبوو ڕێکخراوە خێرخوازیەکان لەسەرویانەوە ڕێکخراوی خێرخوازی بارزانی لێرەوە ئاوی بۆ بەسڕا دەنات لە هەموو پارێزگاکانی تر کە پێویست بێت لە ئەمبار بێت لە سەماوە بێت لە نەجەف بێت لە بەغدا بێت لە هەر کوێ بێ پێویستی بە هاوکاری هەبوو بێ دەستگاکانی هەرێمی کوردستان ئامادە بوون بە پیریانەوە بچن و لەمە و دوای ئێمە بەردەوام دەبین بۆ گەیاندنی هەر هاوکاریە کە ئێمە بتوانین بۆیان دابین لە هەمان کاتیشدا ئێمە چاوەڕێی ئەوەش دەکەین کە مافە دەستوریەکانی ئێمە پارێزراو بێت و تەنیا ئێمەی خەڵکی کوردستان بە کورد و عەرەب و تورکمان و مەسیحی و بە هەموو پێکاتەکانەوە ئێمە تەنیا ئەوە نەبین کە بەرگری لە مەفەکانی خۆمان کە من داوا دەکەم خەڵکی عێراق لە هەموو شار و شارشکەکان لە هەموو پارێزگاکان بەرگری لە مافە دەستوریەکانی خۆیان و یە خەڵکی کوردستانیش لە هەمان کاتدا من داوا لە خوشکوبرانی خۆشم لە هەرێمی کوردستان دەکەم سوپاسیان دەکەم بۆ خۆڕاگریان بۆ تێگەیشتنیان بەڵام ئەوانیش مافێکی دەستوری خۆیانیان هەیە ئەگەر حکوومەتی هەرێم لە هەر شوێنێک کەم تەرخەم بێت ئێمە سنگمان فراوانە و ئامادەین گوێ لە هەموو ڕخنانە بگرین کە بۆ بنیادنان و پێشخستنی وڵاتەکەمان دەخرێنە ڕوو بەڵام زۆر لەو مافانەی کە پێشێل کراون حکوومەتی هەرێم لێی بەرپرسیار نییە حکوومەتی فدرالی لێی بەرپرسیارە دەمەوێ هەمومان بەیەکەوە داوای ئەو مافە پێشێلکراوەی خۆمان لە حکوومەتی فدرالی بکەین تا ئەو کاتەش کە هیوادارم ئێمە بگەینە ئەنجامێک کە هەموو کێشەکانی ئێمە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکرێن حکوومەتی هەرێم پابەندە بە مافە دەستوریەکانی خۆی پابەندە بە یاساکانی بەرکار لە هەرێمی کوردستان بە یاسای نەوتوغازیشەوە
ئێمە پابندین بە کۆنترکتەکانی خۆمان لەگەڵ کۆمپانیەکانی کە لەگەڵ هەرێمی کوردستان کار دەکەن چ لێرە چ ئەوانەیە کە نەوتەکەمان لێ دەکڕن و بەردەوام دەبین تاکو ئەو کاتەی دەگەینە ئەنجامێکی بنەڕەتی لەسەر بنەمای دەستور لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا. من جارێکی تر سوپاسان دەکەم ئەگەر پرسیارشتان هەبێ من لە خزمەت. عامار نزمەدین لە کوردستان 24ەوە بەڕێ سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد کە سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستان نەوتەوە داهاتی ناوخۆیە بە شێوەیەکی گشتی، بەڵام لێرە و لەوێ ئێمە لە چاودێرانی بواری ئابووری و دارایی لە دەروی حکوومەتی هەرێمی کوردستانەوەی بیسین کە بە جۆرێک لە جۆرەکان داهاتی ناوخۆ لە چاو پار ساڵ ئەم کاتەیە بە ڕێژەیەکی زۆر هاتووەتە خوارەوە. بە تایبەتی لە ماوانەی ڕابردووە لە دابشکردنی موچەی مانگی دوا بینیمان لە بانقەکانی سلێمانی پارەی پێویست نەبوو بۆ دابشکردنی موچەی هەندێک توێژ. ئەم بابەتە ئەموێ بڵێم کە چەند پەیوەندی بە تاخیربوونی موچەوە هەیە کە ئەم مانگە بە جۆرە لە جۆرەکان تاخیر بووە. دووەمیان حکوومەت چ ڕێو شوێنێکی پێویستە گرێتە بەر بۆ کۆکردنەوەی داهات لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان. زۆر سپاس. پێم وایە ڕوونکردنەوەی پێویستکاتی خۆی لە ئەنجومەنی وەزیران یان لە وەزارەتی دارایی دراوە لەسەر ئەمە. من باسم کرد ئەو ئیلتیزاماتانەی کە لەسەر هەرێمە بۆ دابینکردنی بودجە و موچەی خەڵکی کوردستان چەندە و چۆنە و بە شێوەیەکی مانگانە چۆن ئەبێ سەرف بکرێ و چەندیش لە بەردەست بێ. هەر کاتێک ئەم بڕەپارەیە لە بەردەست نەبوو بێگومان کێشەی تێدەکەوێت. ئەو داهاتە ناوخۆیە هەروەکو باسم کرد دوو جۆرە، بەعزێکی ڕسوماتەکە لە ناوخودی هەرێمەوە دێ، بەعزێکیشی ئەوەیە کە لە جوولەی بازرگانی لە خاڵە سنووریەکانەوە دێ. بەداخەوە لە هەموو خاڵە سنووریەکان وەکو خۆی نییە، هەندێک شوێن باشە وەکو خۆیە بەردەوامە، هەندێک جار زیاد دەبێ، لە هەندێک شوێن بە شێوەیەکی گشتی ئەمە چەند مانگێکە زۆر دابەزیوە نایەتەوە خەزینەی حکوومەت. و من داوا لە وەزیری دارایی دەکەم بۆ ئەوەی ڕوونکردنەوەی پێویست بۆ خەڵکی کوردستان بدات کە هۆکارەکان چین کە ئەم خاڵە سنووریانە تاکو ئێستا نەیانتوانیوە ئەو داهاتە پێشبینی کراوەی کە دێتە بەردەستیان بۆچی ناگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت. طبعاً ئەمە بێگومان کاریگەری دەکات. ئێمە لە مانگەکانی ڕابردووش بۆ ئەوەی موچە دووە نەخرێ هەوڵی ئەوەمان داوە موچەی مانگی دوو بەعزێکی ئەو داهاتە مانگی دوو بخەینە سەر مانگی یەک بۆ ئەوەی موچەکەی پێ تەواو بکەین، چونکە تەنیا خاڵە سنووریەکان نین. هەروەکو باسم کرد حکوومەتی فدرالیش ئیلتیزاماتی خۆی جێبەجێ نەکردووە، ئەو 200 ملیارەی بۆ ئێمە نەناردووە، کەواتە لێرە کەسرێک دروست دەبێت. وان نییە بڵێ ڕێژەیەکی زۆر مەجای ئەوەمان هەبێ ئەگەر ئەمەمان دەست نەکەوت ئێمە دەتوانێت تەختیەی هەموو ئیلتیزاماتی خۆمان بکەین. وان نییە. بەداخەوە هەوڵی ئەوەمان داوە بۆ ئەوەی ژێرخانێکی ئابووری بەهێز لە کوردستان دروست بکەین و ئەوەی ڕۆژ بە ڕۆژ داهاتەکەمان زیاد بێەوە، نە تەنیا مەجبور نەبین ئەعتیماد لەسەر جۆرێکی داهاتەکە بکەین، بەڵام هەرچەند هەوڵ دەدەین، هەرچەند چاکسازی دەکەین بۆ ئەوەی لە شوێنێکە شتێکی تر بەرەو پێشەوە بین، لە شوێنێکی دەبینین کە بە بڕیارێکی سیاسی یان بە مەرامێکی تایبەت دژایەتی هەرێمی کوردستان دەکرێت بۆ ئەوەی ڕێگری لە پێشکەوتنی ئابووری هەرێمی کوردستان. تحية طيبة دولة الرئيس. عثمان الشرش من قناة الشرقية نيوز. دولة الرئيس، سؤالي الاجتماع الرباعي الذي عقد قبل أيام هنا في أربيل تحدث عن نوايا مبيتة خلف نقض قانون النفط والغاز. من يقف خلف هذه النوايا وماذا يريد من كيان إقليم كردستان الدستوري، وماذا ستفعلون في حال عدم التوصل لنقاط مشتركة أو تفاهمات مع بغداد؟ شكرا دولة الرئيس. زۆر سپاس. من هەروەک باسم کرد بەیانەکەی هەر چوار دەسەڵاتی هەرێمی کوردستان زۆر دیار بوو و زۆر بە ڕاشکاوی نووسراوە. زۆر دیارە لەم کاتە کە حکوومەتی عێراق تووشی چەندین قەیرانی سیاسی و ئابووری و ئەمنیش بووەتەوە، هیچ پێویستی نەدەکرد دوای 10 ساڵ کە ئەو مەلەفە لەلایەن وەزارەتی نەفتی عێراقی ئەو وەختە جوولێنرا ئێستا بێن برگای لەسەردەن دەکرا کاتەکەی دوا بخرێت تاکو حکوومەتی داهاتوو پێک دێ و ئێمە دەمانتوانی هەروەکو پێشتریش باسم کرد هەموو هەوڵێکمان داوە کێشەکان بە شێوەی دەستوری چارەسەر بکرێ، بەڵام بڕیارێک ئێستا کە بێت پێشێلی دەستور بکە و مادەیەکی دەستوری بنووسێتەوە، بێگومان ئەگەر سیاسی نەبێت هیچ مەفهومێکی تر نییە، ئەگەر مەرامێکی تایبەت نەبێت هیچ مەفهومێکی تر نییە. اینجا کەی لێ مستەفیدە بێگومان ئەوە بە خۆتانە بۆ ئەوەی بچن
پرسیینەوە بکەن و بزانن بۆچی لەم کاتە بەم شێوەکراوە بەڵام من دەتوانم یەک شتتان پێ بڵێم دڵنیاتان بکەمەوە کە ئەم بڕیارە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی خەڵکی عێراقدا نییە نەکی کوردستان هی هەموو خەڵکی عێراقیشدا نیە ئێستا پێویستیمان بە کەشێکی هێمن هەیە بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین ئەم قۆناغە سەختە تێپەڕێنین بۆ ئەوەی بتوانین حکوومەتی داهاتوی عێراقی پێک بینین و ئەو مەئەسەساتانەیە کە تاکو ئێستا پێک نهاتوون ئەمانە پێک بینین ئەگەر دوای ئەوە ڕێگە زۆرە و دەتوانین دەستور بکەین بە بنەما بۆ گەیشتنی چارەسەری گرفتەکان. جەنابی سەرۆکوەزیران من باڕۆز فەریدون لە تۆڕی میدیای ڕوودا و ئاشکرایە لە ئێستا لە هەرێمی کوردستان کێشەی کەمی بنزین و غاز هەیە ئەمە لە کاتێکدایە کە حکوومەتی عێراق ئەو بەشەی کە دەبوو بینێرێت بۆ هەرێمی کوردستان پێوی پابەندە بوو و بڕەکەی کەم کردەوە لەو بڕەکەمەش بۆ هەر لیترێک 200 دیناری زیادە خستۆتە سەر. ئێوە لە هەرێمی کوردستان وەک سەرۆکوەزیران چۆن ئەمە چارەسەر؟ زۆر سپاس. ئێمە خەیارەکانمان زۆر نین بۆ ئەوەی دیار بێت ئەگەر ئێمە داهاتی ینی ڕێژەی دەرهێنانی نەوت و بنزینی ئێمە یان پاڵاوتنی بنزین لە هەرێمی کوردستان بەو شێوە زۆرە بۆیە بێگومان دەمانتوانی کێشەکە چارەسەر بکەین بەڵام هەروە خۆشتان دەزانن هەر یەکێک لە ڕوانگەیەکەوە سەیری کێشەکان دەکات یەکێک دەڵێ بنزین یەکێک دەڵێ موچە نیە ئەو بڕەنەوتەی لە بەردەستە یا ئەوێ بیدەیت بە موچە یا ئەوێ بیدەیت بە بنزین یعنی بەشی هەردووکی ناکە پێشتر حکوومەتی فدرالی ئامادەی هەبوو تۆزە یارمەتی دەدەین لە لایەکی ترەوە لە دەرەوەش هاوردە دەکرا بەڵام لەمەشە دوای ئەو بەرنامە چاکسازیەی کە هەبووە وە گلەی خەڵک کە زۆر بوو دەیانگوت کواڵەتی بنزینی هاوردە لە دەرەوە خراپە ئەسڵان بنزین نیە مەوەدی کیمیا تێکەڵ دەکرێن ئێمە وەک لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی سامانە سروشتیەکان پێداچوونەوەی بۆ کراوە دوای ئەوەی کە کواڵەتی ئەو جۆرە بنزینێک کە هاوردە دەکرێت ئەگەر مطابق نەبێت لەگەڵ ئەو ستانداردە نێودەوڵاتیانێکە هەن طبعاً ناکرێت فێڵی تێدا بکرێ وە گەندەڵی لەم بابەتە چەند کەسێک تێدا سوودمەند بن بۆیە ئەم ڕێکارانەکە گیراونەتە بەر و هەر لە لایەکی تریشەوە لەوانە یەکێک لە هۆکارەکان لە لایەکی تریشەوە زیادبوونی نرخی نەوت بێگومان کاریگەری دەکاتە سەر پاڵاوتنی ئەو بنزینە و نرخەکە بە شێوەیەکی ڕێژەیی بەرز دەبێتەوە ناکرێت ئێمە تەنیا بڵین با نرخ بەرز بێتەوە بەڵام نرخی بنزین بەرزنە لە هەموو دنیاداوە نرخی بنزین تەنیا لە هەرێمی کوردستاندا زیاد نەکردووە لە هەموو دنیا زیادی کردووە چونکە نرخی ناوتاک و زیاد بکرێ معادلەیەکە کە نرخی بنزینی زیاد دەبێت بەڵام ئەوەی حکوومەتی هەرێم بتوانێت هەوڵی بۆ دەدا بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە تەبەن ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەگەڵ حکوومەتی عێراق دەتوانێت بگەینە چی و هەروەها لەگەڵ ئەو سیاسەتەی کە وەزارەتی سامان سروشتیەکانیش هەیەی بۆ دابینکردنی پێداویستی ناوخۆیی. أسعدتم صباحا. أنا بسام عبد الأحد مدير مكتب قناة العراقية في أربيل. دولة الرئيس تكلمت أكثر من مرة خلال حديثك عن مسألة التوقيت. لماذا هذا القرار جاء في هذا التوقيت وهل تعتقدون أن هذا القرار فيه ضغط عليكم وعلى الحزب الديمقراطي الكردستاني في مسألة اختيار رئيس الجمهورية وتشكيل الحكومة القادمة؟ من حەزناکەم تەنیا ڕێی خۆم بێ من دەمەوێت ئەم پرسیارە ڕوبەڕووی هەموو ئێوە بکەمەوە ئایا ئێوە پێتان وایە تەوقیتەکەی باش بوو خزمەتی هیچی کرد تەنیا کێشەکانی قۆڵتر کرد تەنیا تەعقیدی زیاتری کرد و بێگومان لەوانەیە لایەنێک پێی وا بێ بەم جۆرە دەتوانن فشارێکی سیاسی دروست بکەن کە بە هیچ جۆرێک ئێمە ناکەوینە ژێرباری هیچ جۆرە پاڵاپەستۆیەک بۆ ئەوەی لە ئەو بیر و باوەڕ و مەبادئانەی کە هەمانە بۆ چۆنیەتی داهاتووی وڵاتەکەمان ئێمە لێی پاشگەز بینەوە. جەنابی سەرۆکی حکوومەت من سیروان پەیامنێری کورسات دواکەوتنی موچە بەتایبەتی لە ئێستا مانگی سێ نەشە کۆتایی بە موچەی مانگی یەک نەهاتووە یاخود دەست بە دابەشکردنی موچەی مانگی دوو نەکراوە هۆکارەکەی وەکاری سیاسیە یاخود هۆکاری ئابووریە چکە زۆر ئەندامانی پەرلەمان دەڵێن حکوومەت پێویستی بە 200 ملیارەکەش نییە بەڵکو دەتوان لە داهاتی ناوخۆ بەڵکو لە داهاتی نەوت
موچە دابش بکات دەڵێن پەیوەندەکە مەسلەیەکی سیاسیە چکە لایەن حیزبەکان لەسەر مەسەلەن سەر و کۆمار ڕێک ناکەون لەسەر هەموارکردنەوە یاسی هەڵبژاردن ڕێک ناکەون ئەمە هۆکارەکەیتی پرسیارێکی دیکەم هەبوو جەناب سەرۆی حکوومەت مامۆسایانی گرێبەست چەندین جارە خۆپیشاندانەکەن تیاندا هەیە ئەڵێ من 14 ساڵە خزمەتم هەیە بەڵام بۆ ماوەی 6 ساڵە لەسەر شەقامم تا ئێستا 500 بەیان نامەم داوەتە حکوومەت بەڵام وەڵامم نادەنەوە چارەسەرێکم گرفتەی من ناکەن زۆر سپاس هیوادارم ئەو بەڕێزانەیە کە ئەم قسانە دەکەن ئەم کۆنگرە ڕۆژنەماوانیە ببینن ئەوەی پێویست بوو باسی بکەم لەسەر داهاتەکەم باسم کردووە اینجا ئەگەر ئەوان دەزانن داهاتێک لە شوێنێک هەیە ئێمە وەکو حکوومەت پێی نازانین من هیوادارم با بێن پێشانمان بدەن تەنیا مەسەلە قسە نەبێ قسە هەرزانە هەر کەسێک دەتوانێت بە کەیفی خۆی قسە بەڵام کە دێتە سەر واقع کە دێتە سەر داتاکانی بەردەست کە دێتە سەر ئەو داهاتەی کە فعلەن وجودی هەیە لە هەرێمی کوردستان با بێن بە سەیری خۆ چەندین جار شاندی حکوومەت چووەتە پەرلەمان لەگەڵیان دانیشتووە ئەم شتانێ من لێرە باسی دەکەم زۆر بە ورتر بۆیان باس کراوە بەڵام ئەسڵەن ئەم جۆرە پەیامە سیاسیە نەک مەسەلە حکوومەت ناوێ موچەکە بدە حکوومەت موچەی هەبێ من دەمەوێت پێتان بڵێم هیچ حکوومەتێک نییە بیاوێ گلەی بێتە سەر موچەی هەبێ سەری مانگ دەیدا و بە زیادەشەوە دەیدا و گرێبەست دادەمەزرێنێ و هەرچی لە توانای دەبێ دەیکا هیچ حکوومەتێک نایەت لە خۆیەوە کێشە بۆ خۆی دروست بکە یان خەڵک لە خۆی بڕەنجێنێ بەڵام ئەو بەڕێزانەیە کە ئەم قسانە دەکەن هیوادارم مەبەستی ئەوان سیاسی نەبێت ئەگینا حکوومەت هیچ مەبەستێکی سیاسی نییە بۆ بڕینی موچە یان بۆ دواخستنی موچە یان بۆ کەمکردنەوەی موچە و ئێمە بەردەوامیش دەبین یعنی وەختی خۆشی گوتومانە هەرچی بەردەست بێت یەکەم ئامانجی ئێمە ئەوەیە ئێمە موچەی خەڵکی خۆمان دابین بکەین اینجا هەرچەندێک لە بەردەستی ئێمە بێت بەڵام من دەمەوێت خەڵکی ئێمە سقەی تەواویان بە حکوومەتەکەی خۆیان بێت کە حکوومەتی ئەوانە حکوومەتێکی خزمەت گوزارە و هەرچی لە بەردەستیانە لە پێناو ئەم خەڵکە ئامادەیە دابینی بکات هی گرێبەستی شەر وەک باسم کرد زۆری لەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی ئیلتیزاماتی مالی کە دەکەوێتەوە سەر حکوومەت ئەگەر حکوومەت توانای ئەوەی هەبێ جارێ هەر وەکو سیاسە من پێم وایە لە سەرەتای کابینەکەشم زۆر جارەوان باس کردووە کە پێویستە خەڵکی ئێمە چیتر چاویان لەوە نەبێ هەموو کەس بێن لەلایەن حکوومەتەوە داومەزرێن ئەبێ ئێمە گرنگی بە کەرتی تایبەت بدەین بە پیشەسازی بدەین بە کشتتوکاڵی بدەین دروستکردنی هەلیکار بدەین ئەگەر وا بێ مامۆستا بێ پیشەساز بێ هەر کەسێ بێ پارێزەر بێ دکتۆر بێ لە هەر سەکتەرە بیاوێ ئیش بکە خۆی ئیشی هەبێ کە پێویست نەکە داوا لە حکوومەت کە بۆی دامەزرێنێ ئەمە باری حکوومەتیش کەمتر دەکەوە ئێمە لەوەش لەم هەوڵانەش بەردەوام دەبین چکە بەرنامەیەکی چڕی حکوومەتیشمان هەیە بۆ یارمەتیدانی گەنج بۆ یارمەتیدانی هەلیکار بۆ دروستکردنی بزنسی سەرەتایی یان ئەوەی کە پێ دەڵێن لە دەستپێکەوە بیکە و پشتیوانیشی دەکەین بەردەوامیش دەبین ئەمە دروستکردنی ئابوووریەکی تەندروست لە وڵات بەم شێوەیە دەبێت ناکرێ هەموو خەڵک تەنیا موچەخۆری حکوومەت بن کەی ئێمە توانیمان ئەم معادلەیە بە جۆرێکی تر بگەڕێنەوە تووشی زۆر لەو کێشانە ناوبین کە ئێستا ئێمە تووشی ئەمەش بەداخەوە بەڵام کاردانەوەی ئەو بڕیارانەی کە پێشووتر دراون و زۆربەی خەڵک چاویان لەوە بووە کە لە حکوومەت دامەزرێت بەڵام دیسانیش من دەڵێم من ڕێزێکی زۆرم بۆ هەموو مامۆستان هەیە بە تایبەتی ئەوانەی کە گرێبەستن و پێیان وایە ئێستا لە حاڵەتێکی باشدانین هەر کاتێک ئێمە بتوانین بە هەر جۆرێک خزمەتیان بکەین ئێمە ئامادەین و بۆشیان دەکەین بەڵام هیوادارم ئەوانیش لە واقعی ئەمڕۆی کوردستان تێبگەن کە فشارێکی زۆر پاڵاپەستویەکی زۆر لە هەموو لایەک لەسەر ئێمە بۆەوەی نەتوانین وەکو پێویست خزمەتی ئەوانیش بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان من کۆسرەدازادم لە کوردستان تیڤی جەنابتان زۆر بەوردی باسی بڕیارەکانی دادگای فیدرالیتان کرد پرسیارەکەی منیش هەر لەو چوارچێوەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر بەڕشببینیەوە دەڕوانە ئەم دادگایە پێیان وایە هەر کاتێک ئەم دادگایە کۆبێتەوە یان بڕیارێک بدا دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانە ترسیان لەوەیە لە داهاتوو بڕیارێک بدا بۆ ناوچە دابڕاوەکانی هەرێمی کوردستان ببێتە مای دووبەرەچی لە نێوان نەتەوەی کورد و نەتەوەی عەرەب
ئێوەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەڕوانە ئایندەی ئەم دادگایە؟ سپاس. من باسم کرد ئێمە داوا دەکەین کە ئەنجومەنی نوێنەرانی داهاتووی عێراق هەوڵی خۆی بدا بۆ دروستکردنی دادگایەکی فدرالی لەسەر بنەماکانی دەستور کە لە مادەی 92 دەستور دەهاتووە. هەر بڕیارێک لە هەر شوێنێک کە پێچەوانەی دەستور بێ بەلای ئێمەوە ئەم بڕیارە پێشێلکردنی مافە دەستوریەکانی ئێمەیە و ئێمە ناچینە ژێرباری ئەوەی کە هیچ مافێکی دەستوری ئێمە بە هەر جۆرە بیانوەیەک بێ لێمان بسەندرێتەوە. شكرا جزيلا أحمد الحمداني مراسل العربية والحدث. دولة الرئيس طبعا أثرت كثير من المواضيع المهمة جدا والأرقام والمشكلات. حقيقة لا نرى أن هناك مشكلة ما بين أربيل وبغداد بصورة كبيرة، لا نراها حتى وين في الحكومات السابقة، خصوصا بعد أن وصل السيد مصطفى الكاظمي إلى سدة الحكم، والتناغم والتنسيق العالي ما بين أربيل وبغداد كان واضحا جدا. فلذلك هناك من يستخدم عصا غير عصا رئاسة الوزراء. الغاز والنفط والغاز وتركيا وضغوطات إيران عليكم في منع تصدير الغاز إلى تركيا، وهذا الملف الذي يلوح به طبعا إيران. ألا تجدون أن التفاوض مع طهران أقرب للحل من التفاوض مع بغداد في حل مشكلاتكم، خصوصا أن إيران تستخدم العصا مرة رئاسة الوزراء ومرة الاتحادية ومرة، وبالتالي فإن مشكلتكم لا تكمن مع بغداد، نحن نراها هكذا. والتوقيتات معروفة في موضوع الغاز وتصديرات الغاز ودخول أربيل إلى ملعب وإلى معادلة سياسية في النفط والغاز العالمي، وخصوصا وأن إيران لديها ما لديها من مخزونات غاز في العالم. هذا هو السؤال واستفساري. شكرا جزيلا. زۆر سپاس. منەوێ ئەمەوێ ڕوونکردنەوەی بدەم. فشارەکان کە دێنە سەر ئێمە لەلایەن بەغداوەتی. اینجا چۆن تحریکی بڕیاری بەغداد دەکرێت، کێ دەیکا، کێ لە پشتێتی ئەم بابەتی. بەڵام فشارەکانی کە دێنە سەر هەرێم بە ڕێگەی موئەسەساتی عێراقیەوە هی بەغداوە دێنە سەر ئێمە. لەبەرەوە ئێمە ڕوبەڕووی ئەو لانە دەبینەوە کە فشارەکەمان بۆ دێنێت. ئێمە بڕوای تەوامان بە استقلالیەتی بڕیاری عێراقیە و هیوادارین ئەو استقلالیەتە پارێزراو بێت. پێویستە بڕیارەکانی عێراقی بن و ئەمە بۆ دەسەڵاتدارانی بەغدایە کە داکۆکی لە بڕیارەکانی خۆیان بدەن لە بەرژەوەندی هەموو عێراقدا بێت. و پێم وایە یەکێک لەو بەرژەوەندیانە ئەوەیە کە باشترین پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستان هەبێت. بۆیە ئەم جۆرە فشارانە بە هیچ شێوەیەک خزمەتی عێراق ناکەن. ئێمە ئازار دەدەن بەڵام باوەڕ بکە خزمەتی عێراقیش ناکەن. لەبەرەوە من دەمەوێت واقعی بم و وەڵامەکەی بەڕێزت تەنیا لە ڕوانگەیەکی پراکتیکی واقعیەوە وەڵام دەمەوە. ئەو فشارانێک کە بۆمان دێن ڕاستەوخۆ لە هیچ وڵاتێکی ترەوە نهاتوو، لەلایەن عێراقەوە هاتوو. ئیتر چۆن تحریکی بڕیارەکە دەکرێت ئەمە دەمێنێتەوە بۆ دەسەڵاتدارانی بەغدا کە پێویستە خۆیان خۆڕاگر بن و نەکەونە ژێر هیچ فشارێکی دەرەوە. برئيس سروكي حكمته جنابته بحث صحمة زويتي الجزيرة جنابته بحث قالك لازماكر سر بغداد وخرق الدستوري هنا أو دستوريك وهمي عراقي دانك سرداي بس حتى انه بحث في بجارداي نهات يكرنش لا حكمة هريمة كردستان اف خرقة بين توماركرن المحكمة فيدرالي دجي بغداد ووصل ديارك وبغداد يعني هر هيجتك تقالت كو هندك لازم سر هريمة كردستان توماركت بمحكمة بوجه هريمة كردستان يجي فان خرق الدستوري تومارناكت دجي بغداد محكمة فيدرالي. زور سپاس کاک احمد. پیش همه تشکیل لازمه دادگاه فدرالی دوف ریکارت دستوری بیته حل بجار. اگر به هاتا کرنه سه اندامت پرلمان ما لبغدا و من داخازش کرد جاره که داخازت کم همه حولت خوب دن بو جبهه کرنه او ماده دستوریت کن حتی نکه یا نات یا جبهه کرن آنیشت هات یا پیشل کن اوه برپرسیارتیا
اندامت برلمانا نوێنەرێت خەڵکی کوردستانێنە کوچنە باغدا و بەرپرسیارەتیە هەمە ئەندام پەرلەمانێ دێت پارێزگا و ناوچە دێت عێراقیشە چونکە بتنێ مافی هەرێمێ نییە تێدا هاتیە پێشێلکردن مافی خەڵکی عێراق بشوەیەکی گشتی تێدا هاتیە پێشێلکردن زۆر مادی دەستوریەت هەی نهاتیە جێبەجێکردن چێکردنا ئەنجومەنا فدرالی بوو هەموو خەڵکی عێراق خۆ بەس بە هەرێمە کوردستانی نییە بوو چە هەتانەکە نهاتیە جێبەجێکرد داخوازە نوێنەرێت ئەنجومەنا نوێنەرێت بەغدا ئەوە و داکوکێکە زۆر بکەن لەسەر جێبەجێکردنا یان پێکینانە ئەنجومەنا فدرالی عێراقی و ئەف مادە دەستوریە دیشکمە بەحث ئابڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هێرش قادرم لە نارتیۆ پرسیارەکەم لەوەیە لە سەرەتای ئەم کابینەوە جنابتان و وەزارەتی داراییش ئاماژەتان بۆ کرد پابەت دەبن بە بەڵێنێکۆ کە لە 25 مانگان دەست بکەن بە دابەشکردنی موچە بەڵامە تاوەکو ئێستا دەست نەکراوە بە دابەشکردنی موچەی مانگی دوو هۆکارەکەی چییە و حەلی بەدیل چییە لەو گرفتانەی کە جناب ئێستا باس کرد لە بەغداد و فشارە بێ حەلی بەدیل چییە خەڵک چاوەڕێی موچەیە و دەمەوێت هەر لە سەقسەکانی جنابیش ئاماژە بۆ کرد بنزین لە جیهان گران بووە لە عێراق بە 450 بۆ لە عێراق گران نەبووە لە هەرێمی کوردستان وا گران بووە جارێ من وابزانم وەڵامی پرسیاری جەنابتم دایەوە لە قسەکانی پێشووتری خۆم ینی لەبەر ئەم هۆکارانەیە کە حکوومەتی فدرالی پارەکەمە بۆ نانەری بەشێک لە داهاتە ناوخۆیەکان ناگەڕێتەوە بە خەزینەی حکوومەت و لە لایەکی تری شەوار وەکو باسم کرد بەشە داهاتی نەوتی بەش ناکە یعنی ئەو بڕەب داهاتی نەوتی بەشی هەموو ئەو ئیلتیزاماتانە ناکە سەرەڕای ئەوەش ئێمە هەوڵەکەمان بەردەوام دەبن لە ئێستاشەوە بەردەوام دەبین ئەگەر چەندێکیش دوا بخرێ لەبەر ئەوە نییە کە سیاسەتی حکوومەت ئەوەیە دوای بخا لەبەر ئەوەیە کە ئەو بڕەپارەی پێویست بۆ دابەشکردنی موچە لەبەردەست نییە لەبەر ئەوە لەوانەیە هەندێک جار دوا بخرێ ئەمەش خەتای حکوومەتی هەرێم نییە حکوومەتی هەرێم پێی خۆش نییە دوای بخا بەڵام ئەگەر لەبەردەستیش نەبێ ناتوانێت یعنی بێت بەشێکی دابیم کە و بەشەکەی تری بڵێ دوای گلایەکە زیاتر دەبێت هەر چۆنێک بێ ئێمە هەوڵیاوە ئەوەمان داوە کە بە شێوەیەکی دادپەروەرانە ئەو موچەی لەبەردەستە بۆ هەموو خەڵکی کوردستان لە کاتی خۆیدا دابین بکرێ و من زۆریش ئەوە نییە ڕەشبین نیم ینی من دڵنیام کە ئێمە ئەم کاتە سەختەش تێدەپەڕێنین دڵنیام کە ئابووری ئێمە دەستپێکێکی باشی دەست پێ کردووە دەتوانین ئەم قۆناغا نەک تەنیا تێپەڕێنین دەتوانین هەموو شتەکەم بخەینەوە سەر ڕێڕەوی ڕاستی خۆی و لەگەڵ حکوومەتی فدرالیش بگەینە ئەنجام بۆ ئەوەی ئەم کێشانەی کە هەن چارەسەر بکرێن من دڵنیام نەک ئەوەی کە ئێمە موچە داوبێ بکەین ئەوێ ئێمە بیر لەوە بکەینەوە چۆن کوردستان بەرەو قۆناغێکی تری پێشکەوتوو ببین داوینکردنی موچە ئەمە بەس نییە تومحی ئێمە زۆر لەوە زیاترە بەڵام باوەڕ بکە فشارێکی یەکجار زۆرمە لەسرە لە هەموو لایەکەوە و ئەوەی لە بەردەستی حکوومەتە ئەمەیە خەتاکەی حکوومەت نییە کە ئەوەی نەکردووە بابەتێکی ترکە جەنەوەی باست کرد بۆ حکوومەتی عێراق نەفتەکەی زیاد نەکەن سعرەکەی نرخەکەی زیاد نەکردو بەڕێز حکوومەتی عێراق حدودی 1 ملیۆن بەرمیل نەوتی تەرخان کردووە بۆ داهاتی ناوخۆ کە ئەمە ئەسڵەن ناچێتە ناو بودجەی گشتی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم لەمە بێبەش کراوە و ئەو بەشەی کە وەکو سۆبسیدی ینی پشتیوانی بۆ سعری یان بۆ نرخی ئەم جۆرە کاڵانە لە ناوخودی عێراقدا بۆیان دابین دەکرێ بەداخەوە بۆ هەرێمی دابین ناکەن و ئەوەی لە بەردەستی ئێمەشە بەشی ناکە چکە یا ئەوەیە ئێمە بۆمباس کرد ئەو بەشە نەوتەی کە هەمانەکە دەینێرین ئەوەندە داهاتە نایەنێتەوە هەموو شتەکانمان بوو کە اینجا گەر بین بەشێک لەوە بدەین بە بنزین و پشتیوانی نرخی بنزینی پێ بکەین ئەبێ لەولاوە لە داهاتەکەی ئێمە کەم بکرێتەوە کە ئەمەش دیسان گلەیەکی زیاتری موچەخۆرانی هەرێمی لێ دەکەوێتەوە لەبەرەوە هەوڵی ئەومان داوە ئەم باڵانسە بە جۆرێک پارێزراو بێ کە کەمترین زەرەر بەر خەڵکی کوردستان بکەوێت. تحية احترام وتقدير دولة الرئيس مهند محمود من قناة زاغروز. يعني سؤالي ارتجالي، شكرا لسعة صدركم على الإجابة أو حول الإجابة. منذ تأسيس الدولة العراقية الجديدة بعد عام 2003 وحتى هذا اليوم هناك خلافات مع كردستان هي معظمها دستوري، وكردستان يطالب بأن تحل دستوريا إلى أن جاءت قرارات المحكمة الاتحادية. يذكرنا هذا الموضوع بمرحلة قبل عام 2003 عندما أعطى النظام السابق الحكم الذاتي للكرد وعاد وقصف الكرد بالكيمياء والأنفال وحلبجة. أنتم أمام مسؤولية كبيرة أمام شعبكم في ظل هذه الضغوطات التي تمارس تباعا كل 4 سنوات. ما هي الضمانات القادمة
تشكيل تحالف قوي يعبر بشعب إقليم كردستان وبمسؤوليتكم صوب بر الأمان. شكرا جزيلا زور سباس. زۆر سپاس. وەڵام زەمانەت ئەوەیە کە وشیارکردنەوەی خەڵکی عێراق بە شێوەیەکی گشتی و خەڵکی خۆشمان بە شێوەیەکی تایبەت لە کوردستان هەیە کە ئەم مافە دەستوریانەی ئێمە پارێزگاری لێ بکرێت و هەر کاتێک ئێمە پابند بووین بەوەی کە مافە دەستوریەکانی خۆمان بپارێزین و نەکەوینە ژێر هیچ جۆرە پاڵەپەستۆیەک، ئەمە تەنیا زەمانەتە بۆ باشترکردنی بارودۆخی وەزی هەمووی عێراق و بە تایبەتی لە هەرێمی کوردستانیش. ئێمە لە گفتوگۆی بەردەوام دەین لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان بەوانەی کە هاوپەیمانەتیان هەیە و بەوانەی کە لەوانەیە لە جۆرە بە جۆرێکی تریش بیر بکەنەوە، بەڵام معنای ئەوە نییە دوورکەوتنەوە هەیە لە گفتوگۆی سیاسی بینی لایەنەکان. لەگەڵ هەموو لایەنەکان گفتوگۆ بەردەوامە و هیوادارین کە بتوانین ئەنجامی باشیشمان هەبێ بگەینە ئەو قۆناغی کە بەیەکەوە کار بکەین، ئیتر چ لە حکوومەت بێت، چ بەشێک لە حکوومەت بێ، بەشێک لە ئۆپۆزیسیۆن بێ، ئەمە خەیاراتی بەردەست خۆیانە. بەڵام وەکو هەرێمی کوردستان ئێمە لەگەڵ ئەوەین کە تێگەیشتنێکی تەواو لەگەڵ هەموو لایەنەکان هەبێ و ئامانجی سەرەکیشەوە بێ کە چۆن خزمەتی خەڵک بە شێوەیەکی گشتی بکرێت. جا ئەمە دەمێنێتەوە سەرا و گفتوگوانێک کە لە بینی لایەنە سیاسیەکان دەدەێت. بەڵێ جەنابی سەرۆکی حکوومەت، من عەبدولوهاب ئەحمەدم، نوێنەری میدیای گۆڕان. پرسیارەکەی من ئەوەیە بۆچی مامەڵەیەکی واتان لەگەڵ نەوت نەکردووە کە گرفت دروست نەکات، تەنانەت گەر بەغداش لێ پرسینەوە بکات. بنمونە ئێوە ساڵانێکە دەڵێن کە سندوقی داهاتە نەوتیەکان دروست دەکەین، بۆچی تاکو ئێستا دروست نەکراوە؟ پرسیاری دووەمیشم ئەوەیە کە بەڕێزت با بڵین زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و عەرەبی و ئیقلیمیش گەڕاویت بە مەبەستی بەهێزکردنی پەیوەندی لە بوارە جۆر بە جۆرەکاندا. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە بۆچی خۆت سەردانی بەغداد ناکەیت بۆ بەتایبەت کە با بڵین موچە و بەرژەوەندی و هەموو شتێکمان لە بەغدایە، یعنی هەموو وڵاتان سوود لە عێراق دەبینن تەنیا کورد نەبێت. پرسیارەکەوەیە بۆچی خۆت سەردانی بەغدا ناکەی؟ سوپاس. من جارێ پرسیاری یەکەمت دۆسیای نەوت و غاز لە کەوینەکانی پێشووتر بڕیاری لەسەر درراوە چۆن مامەڵەی لەگەڵ کراوە، بەڵام من لەگەڵەوە نیم کە مامەڵەیەکی باشی لەگەڵ نەکراوە. یعنی بە چ پێوەرێک باش و خراپ لێک دەدرێتەوە. من بۆم باس کردی ئێمە مافێکی دەستوریمان هەیە کە چی بکەین، چۆن کێڵگەی نوێ تەطویر بکرێ و نەوتەکەی دەربێندرێ و بفرۆشرێ و چۆن مامەڵای لەگەڵ کەلگە کۆنەکان بکرێ. ئەمە هەمووی لە دەستور داهات. دوای ئەوە پەرلەمانی کوردستان یاسای پێدەرکرد، هەموو ڕێکارەکانی دەستوری و یاسایی گیراونەتە بەر بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆسیە. دوایی چەندین دادگای نێودەوڵەتی پێداچوونەوەیان بە گرێبەستەکانی کوردستاندا کردووە و هەمویان هاوڕا و هاوبیرن لەوەی کە مامەڵەیەکی تەندروستی یاسایی لەگەڵ ئەم دۆسیەدا کراوە. کەواتە پێوەری باش مامەڵە نەکردن من نەزانم چییە، چونکە هەموو شتێک بە یاسایی کراوە و کارێکی باشیش بووە. ئەوەی من نەزانم. خاڵی دووهەم ئەوەی سندوقی نەوت و غاز کە بۆچی نەکراوە، ئەمە ئێمە پەکێجێکمان هەبووە، ئیلتیزاماتی پێویست لە هەموو لایەکەوە پێویستە بکرێ، ناکرێت تەنیا لە ڕوانگەی حزبێکی تایبەتەوە سەیری بابەتەکان بکرێ، ئەبێ هەموو پەکێجەکە وەکو یەک سیر بکرێ، ئیلتیزامات جێبەجێ بکرێ. بەڵام من دڵنیان دەکەمەوە هیچ لە بارودۆخەکە ناگۆڕێ، یعنی چونکە ئەوەی ئێستاش هەیە هەمووی دیارە. هەم کۆمپانیایەکی نێودەوڵەتی بە ناوی دیلۆیت هەیە کە دەزانێت داهاتەکان چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێت. زۆر ئەیانی هەموو ئەو کۆنتراکتانە لە دادگاکانی نێودەوڵەتی پەسەند کراون و چاودێری داراییشمان هەیە و وەزارەتی داراییش خۆی کە وەزیرە بەڕێزەکەشمان لە گۆڕانە خۆشی دەزانێت کە ئەم داهاتە چەندە و چەندی بۆ حکوومەتی هەرێم دەگەڕێتەوە. لەبەرەوە ئێمە ئێستاش پابەندین بە جێبەجێکردنی تاک بە تاکی هەموو خاڵەکانی کە لە بەرنامەی حکوومەت داهاتووە
بەڵام تاوقعی ئەوەشمان هەیە هەموو لایەنە بەشداربووەکان لە حکوومەت لە ئاستی ئەو بەرپرسیاریەتەدا بن کە هاتوونەتە ناو حکوومەت. بۆ چوونی خۆم بۆ بەغدا من بە هیچ شێوەیەک دژێوە بچم بۆ بەغدا، پێشتر چووم، ئێستاش ئامادەم بچم هەر کاتێک پێویست بێ، بەڵام هەندێک خاڵی تەکنیکی بووە، خەڵکێکی پسپۆری پێویست بووە بۆ ئەوەی بچن تاک بە تاکی ئەو خاڵانە لەگەڵ لایەنەکانی تری خۆیان باس بکەن. بەڵام ئەگەر پێویست بێ لەسەر ئەوە بێ کە من بچم و بزانم بە من کێشەکان چارەسەر دەبن، نەکسبێ ئمڕۆ ئامادەم بچم. هەندێک شت هەیە مەسەلەی تەکنیکیە بۆ ئاڵۆگۆڕکردنی داتا و گەیشتن بە قەنەعەتێکی هاوبەشە. ئەگەنا چوونی من بە هیچ شێوەیەک نابێ بە کێشە و من ئامادەم هەر وەختێک بێ بچم بۆ باخ. بەڕێز جەنابی سەرۆکوەزیران، من سەربازم پەیامنێری گەلی کوردستان. پرسیارەکەی من ئەوەیە دوای بڕیارەکەی دادگای فیدرالی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دڵنیایی دەداتە هاوڵاتیانی خۆی لە ڕووی دابینکردنی موچە هەروەها لە ڕووی داهات و لە ڕووی ئابووری هەرێمی کوردستانیش. ئێمە بەردەوام دەبین لە ڕێزگرتن لەو کۆنتراکتانەی کە هەمانە و ئەو داهاتە نەوتیەی کە لە کوردستاندا هەیە ئەگەر حکوومەتی عێراقیش لەگەڵ ئێمە هاوڕابێت بۆ ئەوەی کە بەردەوام بین و کێشەی زیاترمان بۆ دروست نەکەن بۆ ئەوەی فشارێکی زیاتری دارایی نەکەوێتە سەر خودی حکوومەتی عێراقیش و حکوومەتی عێراق پابەندی جێبەجێکردنی بەڵێنەکانی خۆشی بێ لە ناردنی ئەو 200 ملیارەی کە تاکو ئێستا مەفروض بوومانگانە بۆمان بنێرن و نەیان ناردووە، ئێمە تووشی ئەو کێشەی موچەیە نابی. بەڵام لەلایەکەوە کێشەی نەناردنی بڵێم ئەو بڕەپارەیەمان بۆ دروست بکەن، لەلایەکی ترەوە نایڵەن نەوتەکەمان هەناردە بکرێت، لەلایەکی ترەوە فشاری وا دروست بکرێ کە داهاتی ناوخۆیی زیاد نەبێ. یعنی ئەمانە بەحەقیقەت منە وەختە من داوا لە خەڵکی کوردستانیش دەکەم کە خەڵکی کوردستان خۆیان بەرگری لە مافی خۆیان بکەن، چونکە ئەوەی من باسم کرد لە سەرەتای قسەکردنم گوتم من ئەمانەتێکم لەسەر شانە، ئێمە هەمومان وەکو بەرپرس لەم حکوومەتە لەم ئیدارە ئەمانەتێکمان لەسەر شانە کە پێویستە داکۆکی لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکەین و بەردەوامیش دەبین لە داکۆکیکردن لەو مافانە بۆ دابینکردنی موچەش. ئێمە پابەندی ئەو کۆنتراکتانە دەبین، پرۆسەی خۆمان بەردەوام دەکەین، هەموو هەوڵێکی خۆشمان داوە و بەردەوامیش دەبین لەوەی کە داهاتە ناوخۆیەکانی خۆشمان باشتر ڕێ بخەین و داوا لە وەزارەتی داراییش دەکەم پێداچوونەوەیەک بە ئەو شوێنانە بکە کە گوایە داهاتی ناوخۆیی لێی ناگەڕێتەوە بە خەزینەی حکوومەت، ئەمە ئەرکی وەزارەتی داراییە بە دووەداچوونی بۆ بکە و ئەم کێشەش چارەسەر بکە لەگەڵ لایەنەکانی تریش، چ لەسەر دەستهەڵاتی لۆکاڵی بڵێم لە ئاستی پارێزگاکان بێت یان لە وەزارەتە بەرپرسەکان بێت لە کابینەی ئەنجومەنی وەزیران. یەکێک لە بابەتەکانی ئێمە کە زۆر گرنگە و قسەی لەسەر دەکەین ئەمەیە بە تەماین کۆبوونەوەی داهاتوش، یعنی لە کۆبوونەوەکانی داهاتوش حاڵی هەرە سەرەکی ئێمە ئەوە بێت کە ئێمە چۆن بتوانین ڕوبەڕووی ئەم کێشە بینەوە کە جەناو باست کردو. ئێمەش وەکو خەڵک هاوخەمی خەڵکەکەی خۆمانین و بەردەوامیش دەبین لە ئەوەی کە بۆ دابینکردنی ماف و موچەکان. شكرا جزيلا دولة الرئيس. مصطفى السامرائي من قناة دجلة الفضائية، قلتم أنكم ستستمرون يعني باستخراج وتصدير النفط والتعاقدات الحالية لحين التوصل إلى اتفاق مع الحكومة الاتحادية. هل لديكم شروط معينة للتفاوض مع الحكومة الاتحادية والتوصل إلى اتفاق جديد لضمان يعني عدم تسجيل خروقات دستورية أخرى، خصوصا أنه نترقب في الفترة المقبلة يعني موازنة مجلس النواب؟ شكرا جزيلا. زۆر سپاس. ئێمە هیچی ترمان ناوێت جگە لە جێبەجێکردنی دەست با حکوومەتی عێراق دەستورەکەمان بۆ جێبەجێ بکە، مافەکانی دەستوری ئێمە جێبەجێ بکە، هەرچی ئیلتیزاماتی دەستوریە دەکەوێتە سەر هەرێم ئەگەر جێبەجێمان نەکرد ئەو کاتە حەقە گلەیمان لێ بکە. بەڵام ئێمە تەنیا خاوەنی واجبات نین، خاوەنی مافیش، تەنیا ئەرکەکان ناکەوێتە سەر شانی ئێمە، مافەکانیشمان دەوێتەوە. ئینجا ئێمە داوای ئەومان کردووە، باسم کرد دروستکردنی محکمەی دروستکردنی دادگای فدرالی، دروستکردنی ئەو دادگای فدرالی، ئەنجومەنی فدرالی و دادگای فدرالی هەردووکیان، بەڵام
خاڵێکی ترکە باسم کرد دەتوانێت چارەسەری گونجاوی دەستوری بۆ کێشەکانی نەوتوغاز دروست بکە پەسەندکردنی یاسای نەوتوغازە لە حکوومەتی فدرالی هەر کاتێک یاسای نەوتوغاز لە حکوومەتی فدرالی بە پێی دەستور پەسەند کرا ئەو کاتە هەمومان ئەم یاسا دەکەینە چەترێک بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆسیە. عبد الحميد زباري لكنالي الحرة. جنابي سروكي حكومة ل 2003 و لایانی کوردی شەڕێکی دستوری یاسایی لەگەڵ بەغدا دەکات. بەڵام نەگەیشتە ئەو ڕادە کە محکمەی اتحادی بێت یاسایەک بە تەواوی هەل بۆشێنتەوە بە پێی بوچۆنی یاسا ناسان یعنی ئەوە ینی هەنگاوێکی زۆر ترسناکە هەمووشمان دەزانین ینی زۆر جار یعنی دستوری عێراقی لەژێر چاودێری UN ئەمریکا ڕۆلی هەبووە تا ئێستا جێبەجێ ناکرێت ئەو دستورە ئایا تا ئێستا بە تایبەت لەگەڵ هەلوەشاندنەوەی ئەو یاسای نەوتوغاز کە یاسایەکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان هەم بوو کەرتی نەوتوغاز هەلوێستی ئەمریکا و UN تا ئێستا چییە لەلایەکی ترەوە هەلوێستی کۆمپانیا بیانیەکان ئەوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئایا بەردەوام دەبن یعنی حکوومەتی هەرێمی کوردستانیان ئاگادار کردیتەوە کە بەردەوام دەبن لە ئیشوکاری خۆیان یان ئەویش دەیانەوێت چارەسەریەکی یاساییان بۆ بدۆزێتەوە تا بەردەوام بن لە کاری خۆیان. زۆر سپاس. زۆر سپاس هەڕێز ئەم داواکاریە لە ساڵی 2012 لەلایەن وەزارەتی نەوتی عێراقەوە پێشکەشی ئەم دادگا کراوە 10 ساڵ خەوتووە و کەس باسی لێ نەکرد. ئێستا کە زیندووکردنەوەی ئەم کەیسە زۆر دیارە مەرەمی سیاسی لە پشت ئەمە یەک. دوو باسمان کرد کە ئەم دادگایە خۆی پێویستە بە شێوەیەکی دەستوری و بە ڕێکاری دەستوری بەو جۆرەی کە هاتووە دروست بکرێتەوە کە ئەمەش تا ئێستا نەکراوە. لەبەرەوە ئێمە بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان دژی هیچ یاسایەک دژی هیچ بەندێکی دەستوری کاری نەکردووە ئەمەی کردوێتی تەواو ڕێکە لەگەڵ یاساکانی کە تاکو ئێستا کاری پێکردووە. حکوومەتی عێراق دەیتوانی دوای دەستور دوای دەرکردنی یاسای 2021 موازنە ئەم داوایە بکێشێتەوە چکە ئێمە اتفاقاتمان لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ سەرۆک وەزیران هەبوو گفتوگۆی چڕ لەگەڵ وەزارەتی نەوت هەبووە لەگەڵ وەزارەتی دارایی هەبووە باسی قەرزەکان کراوە باسی دۆسیەی نەوتوغاز کراوە لەسەر هەموو ئەوانە ئێمە گەیشتینە تێگەیشتنێک دەکرا ئەمە ببێ بە بنەمایەک بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەم دۆسیە دووبارە نەکرێتە یعنی ئەم کەیسە دووبارە نەکرێت لە دادگا. بەڵام بەداخەوە من زۆر بە ڕاشکەوی دەڵێ کە وەزارەتی نەوت زۆر پەرۆشترە لە دادگا بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە. هۆکارەکانی هەرچی بن بەڵام بەداخەوە بە شێوەیەکی نایاسایی دەیانەوێ ئەم شتە لەسەر هەرێمی کوردستان بسەپێنن کە ئێمەش بەجددی بیرروبچوونەکانی ئێمە لە هەر چوار دەستهەڵاتی هەرێمی کوردستاندا هاتووە زۆر ڕاشکاوانە ئێمە باسمان کردو ئێمە داکۆکی لە مافە دەستوریەکانی خۆمان دەکەین و بەردەوامیش دەبێت لەگەڵ کۆمپانیاکان تاکو ئێستا من دیسانش لێرەشەوە دڵنیان پێدەدەم کە هەرێمی کوردستان پابەندی هەموو ئەو کۆنتراکتانە دەبێت چونکە ئێمە هیچ خەرقێکی یاساییمان نەکردووە هیچ شتێکیش دژی پێچەوانەی دەستور نەبووە بەردەوام دەبین لە چەندین دادگای نێودەوڵەتیش کە پێشتر شکایەت کراوە یان داوای تەفسیر و ڕوونکردنەوەی یاسایی بۆ بابەتەکانی نەفت و غاز کراوە ئەوان ڕوونکردنەوەیان داوە کە هەرێمی کوردستان لەگەڵ دەستور یعنی ئەو بڕیارانە ئەو یاسانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن دەگونجێن لەگەڵ ئەو نەسە دەستوریەی کە هاتووە لەبەرەوە کۆمپانیەکان خۆیان دەزانن ئەو وەختێک کە هاتوون لە هەرێمی کوردستان کاریان کردووە خۆ لە خۆڕایدا نەهاتوون دوای ئەوەی کە خوێندنەوەیەکی یاسایی نێودەوڵەتی بۆ ئەم شتانە کراوە هاتوون ڕیسکەکەش دەزانن تا ئێستش بەردەوامن و هیوادارین ئێمە و ئەوان بەیەکەوە بەردەوام بین و لەگەڵ حکوومەتی عێراقیش من دیسان دەڵێ لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغداش
ئێمە بەردەوامی نیشاندەکانی ئێمە بەردەوام دەچن بۆ ئەوێ و لە گفتوگۆکاندا بەردەوامی خۆم لەگەڵ بەڕێ سەرۆکوەزیران بەردەوام لەسەر خەتم و قسەی لەسەر دەکەین بۆ ئەوەی ڕێگە چارەیەکی گونجاو بدۆزینەوە کە پێچەوانەی مافە دەستوریەکان نەبێت. ئەمە بەنسبەت ئێمەوە خاڵی سەرەکیە. هەر ڕێگە چارەسەرێک بەغدا پێشنیاری دەکا یا ئێمە داکۆکی لەسەری دەکەین پێویستە پێچەوانەی مافە دەستوریەکان نەبێت. ئەمە خاڵی دوایی کۆتایی منە. زۆر سپاس دەستخۆشتان لە دەکەم، سپاس بۆ پشت درێژیتان.